إن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. لحديثك صحيح مسلم دهاتوا وشبيستي خواه صلى الله عليه وسلم ده فرمي كفى بالمرء إثما أن يضيع من يقوت. بس بوتاوان باري مروف واتا اگر ام تاواني هبت بس بو تاوان باري مروف واتا ام تاوانيك گناهيك اگر انسان امي هبه با چاوري عذابي خوابك اگر هيش تاواني تري نبه بس بو تاوان باري تو بو خرابي تو بو بيكوتي تو شيء او كسكيه ان يضيع من يقوت او كسي او كسانه اهمال بكات كبيوست لسري بيان جيني او باوكاني كتشروكي الرزيلي دكان برامبر بمصروفي من دالكانيا او دايكي كبيوجنو منال كوتوتا سرياو الرزيلي دكات او ايك لجد سياتي بي جينيت لمنالكاني دايكو باوك بن يا دايك بي يا باوك بي بلان منالكانيا براسي بزايددن والله تو گناهباری برامبر بخوای پەروەردگار کە مەسروفی مناڵەکانت بەپێی پێویستناکەی لە کاتێکە هەتە توانات هەیە پارەت هەیە باشە ئەو کەسانەی کە مناڵەکانیان احتیاجی خەڵکە ژنەکەی احتیاجی خەڵکە مناڵەکانی چاویانە دەستی خەڵکەوە و لە کاتێکە خۆی هەیەتی باشە شەرم ناکەی خێزانەکە چاوی لە دەستی خەڵکەوە بێت شرم ناكي پارت هيا خيزانك تشاوي لدسي دايك وباوك وخلقي بيقانا وبه والله يدل الريبا ريسان او ماليك توي تشرك هتا قيمتي بشكليكي نية چه قيمتي كيه انسان پارا كو بكاتو جماريكا داي بنيو لولا شو جنكي ومن علاقي تشاوي لدسي والله خلقي زور دزانم قاليان باشا پاري باشيان هيا كومالك نير حاش عزري ژنەکانیان داوای پارە لە خەڵکەکەن مناڵەکانیان داوای پارە لە خەڵکەکەن چونکە باوکیان مەسروفیان ناکە بەڕاستی ئەمە بەسە بە تاوانباری تۆ ماڵەکەی تۆ تەنها ڕەقەمێکە ژمارەیەکە کۆمەڵە کاغەزێکە چی ئیسپادە و قیمەتێکی هەیە بۆ ڕەحم بە ژن و مناڵەکەت ناکەی بەسە بۆ تاوانباری تۆ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کە کەسێک ماڵ و مناڵی خۆی بەزایە بدات مصروفیان نکات لە کاتێکە واجبە لەسەری مصروفیان بکات پارە قیمەتی چییە ئەگەر ماڵ و مناڵ محتیاج بێ لە کاتێکە کە هەم بێ من باسی کەسێک دەکەم کە هەیەی بەداخەوە زۆر کەسێک لە کۆمەلگای ئێمەدا بۆ شێوەی دەژی لە حەدیثێکی صحیح داتۆ لە صحیحە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ومن سعى على عياله ففي سبيل الله ئەو کەسانی کە نەفەقە و مەسروفی ماڵ و مناڵی خۆیان دەکەن ئەو مەسروفە مادەم لە شتێکی حەڵاڵ دابێت خوای گەورە بە جیهاد بۆ دەنووسێ واتە ئەوەی کە کەسابەت دەکا بە حەڵاڵی نەک بە غەش و خیانەت و فڕۆفێڵ و درۆ ئەوەی کە کەسابەتەکە ئەوەی کە موچەخۆرە ئەوەی کە بژێوی ماڵ و منداڵی خۆی پەیدا دەکات ئەگەر بە حەڵاڵی پەیدای بکە ئەوە جیهادەکە لە پێناو خوادا ففي سبيل الله ايش بهمان شيء وجهاد لبيناو خوادا والله خزمتكردني ژن و مناڵت جهاد و تێکۆشانە لە پێناو خوادا بۆیە بەکەمی نەزانە ئەو پەڕی دووڕی بەڕێستان شێتیە ئەو پەڕی نەفامی و نەزانیە ئینسان لە دنیادا وەکو فەقیرێک بژی لە کاتێکا کە هەیەتی بۆی بە دەوڵەمەنی بمرێت ئەوە نەفامی هەندێک کەسە دەیەوێت لە دنیادا وەک فەقیرێ بژی بەڵام کاتێک کە مرد کاکە ئەوەندە ساری بەجێهێڵا ئەوەندە خانووی بەجێهێڵا ئەوەندە پارەی وشکی بەجێهێڵا ئەمە ئەو پەڕی نەفامی و شێتی ئینسان دەگەێنێ یعنی ئینسان کە ئەوەندە نەفام بێ ماڵەکەی خۆی نەخوات لە کاتێکە ئەوەی کە سەرفی ئەەکەی خوا بە جیهاد بۆتە نووسێ ئەو کەسابەتەی کە دەیکەی بە حەڵاڵی خوا بە جیهاد بۆتی دەنووسێ ئەو پارۆپولەی کە پەیدای دەکەی بە جیهاد بۆتی دەنووسێ بەڵام والله مزگەنی دەدەم بە تۆی ڕەزیل
بە تۆی دەستن و قاو ماڵ و مناڵت کچەکانت کوڕەکانت زاوا و بووکەکانت لە دوای مردن و بە خاک سپاردنی تۆ ماڵەکە هەمووی تەوزیعەکەن ئەو ماڵێکی ئاوا گرتت ئەگاتە دەستی ئەوان بەڵام دوای ماوەیەک بۆیە بیخۆ ئەوان دەیخۆن دڵنیا بە ئەگەر لەسەر ڕەفتاری تۆ نەبن چونکە ئینسان کە ڕەزیل بوو پەنا بەخوای گەورە زۆر خەتەرە واللهی خەڵکی وا دەزانم زۆر دەوڵەمەنە واللهی دەیەها دوکانی هەیە دوکانەکانی هەمووی بای 15 دەفتەر و 25 دەفتەرە هەر دوکانێک هەر خانوویەک بە دڵی بێ بای 30 دەفتەر یەکسەر معامل ناکەوی کڕێت وەزعی زۆر باش واللهی خاوەن تەکسیەک دەڵێ ئەم پیاوە نەکبەتی بەدبەختە کە وەکو ڕەزیلێک و بەخیلێک و داماوێک دەژی ئەڵێ عملیات کراوە لە عیادەکانەوە بردوومەتەوە لە یەکێ لە شارەکان لە عیادەکانەوە بردوومەتەوە بۆ ماڵی خۆیان وتوێتی چەندێک وتمە 5,000 وتی وەڵا 5,000م نییە بمبەرەوە بۆ جێگاکەی خۆم بە 2,000 زیاتر نادەمێ بمبەرەوە بۆ جێگاکەی خۆم بە سیارێتم دێمە تۆ سەیری کە سبحان الله ئینسانێ بگاتە حەدێکی ئاوا دەستێن بەخوا بەلایەنی کەمەوە بای 200-300 دەفتەر بەس مڵک و دوکانی هەیە 5,000 دەست دەرناچی دەیمزگێنی پێدەم بووک و زاوە لە دوای مردنت بە چاکی دەیخۆن سەفرەی ئەوروپا و تورکیا و ئێرانی پێ دەکەن سیارەی پێ دەگۆڕن خانووی پێ دەگۆڕن تۆش هەرمەی خۆ ئەوە بەڕاستی کارەساتە مناڵەکانت بۆ خۆیان دەیخۆن بەڵام لە ڕۆژی قیامەتا تۆ بەرپرسیاری لێی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ دينار أنفقته في سبيل الله ودينار تصدقت به على مسكين ودينار أنفقته على أهلك أعظمها أجرا الذي أنفقته على أهلك رواه مسلم خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم دینارێک پارەیەک کە لە پێناو خوادا بۆ جیهاد ئەیبەخشی ئەمە پارەیەکە دەیبەخشم ئەمە دینارێکی ئاڵتونە یاخود پارەیەکی ئێستەیە لە پێناو خوادا بۆ جیهادی ڕاستەقینە دەیبەخشی لە پێناو خوادا ئەمە دینارێکە و دینارێکیش دەیکەیتە خێر و سەدەقە و دەیدەی بە فەقیرێک و هەژارێک و دینارێکیش بۆ ماڵ و مناڵی خۆتی سەرفەکەی ئەمە سێ پارەیە یەکێ بۆ جیهاد یەکێ بۆ فەقیر و هەژار یەکێکیش بۆ ماڵ و مناڵی خۆ سەرفێکی ئەم سێ دینارە کامیان خێری گەورەترە أعظمها أجرا الذي أنفقته على أهلك ئەو خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بۆی دڵخۆش بە کە مەسروفی ماڵ و مناڵی خۆتەکەی گەورەترینیان لەم سێ دینارەکە ئەیبەخشی ئەوەیە کە بۆ ماڵ و مناڵی خۆتی سەرفەکەی نایەڵی ژنەکەت احتیاجی خەڵک بێ چاوی لە دەست خەڵک بێ کچەکەت کوڕەکەت چاوی لە دەستی خەڵک بێ لە کاتێکا کە هەتەو ئەتوانی بیخۆی بۆیە وەڵاهی گەورەترین خێر و سەدەقە ئەوەیە کە ئینسان ماڵ و مناڵی خۆی تێرکات مەسروفیان بکە بۆیە ئەوەی تۆ دەیکەی زۆر خێری گەورەیە ماڵ و مناڵت ئەگەر پێویستیان بە پارە و پولی تۆ بێ باشە تۆ پارە و پول و وەکێ کۆ کردوتەوە بۆ براکانت نەبەخوا بۆ ئامۆزا و پورزاکانت نەبەخوا بۆ دراوسێکانت نەخێر بۆ ماڵ هەر کەسێک لە ئێمە کە کەسابەتەکە و ئیشەکە و چیەکە هەرچی مەینەتی و دەردەسەریەی بینێ زیاتر بۆ ماڵ ژن و مناڵەکەی خۆیەتی پێش هەموو کەسێ ئەوە حەقیقەت و ڕاستیەکە بەڵام ئەگەر تۆ ژن و مناڵت احتیاج بێ چاویان لە دەستی خەڵک بێ لە کاتێکا کە هەتە چ قیمەتێکی ماڵەکەت ماڵت بۆچی کۆ کردوتەوە بەچی مەبەستێک لە کاتێکا تۆ ماڵ و مناڵت احتیاجن والله سبحان الله بەخیلی هەندێک کەس گەشتۆتە حەدێک بۆی ئەم شتانە باسەکەم يعني سبحان الله مرۆڤی وایە دەڕاتە ترافیکەکان سیارەکە کوژێن دەڵێ با بەنزین سەرف نەکە يعني سبحان الله تۆ پارەت بۆ چییە يعني بەم شێوەیە بژی والله مۆزەف هەیە لە دایرەیەک لە دایرەکان هەموو مانگێ ئەم مۆزەفانەی ئەم دایرە 1000 دینار کۆکەن و هەر نەفەری 1000 دینار ئەخر 1000 دینار چییە هەموو مناڵە پێی ڕازی نابێ مانگی 1000 دینار بۆیە باسێکم بۆی هەندێک کەسی ئەوەمانەیە ئەمانە سەرەتانی کۆمەڵگان ئەمە هەر کەسێک ژنیان بداتێ دڵنیا بە حساب مناڵەکەی خۆی فەوتانەوە 1000 دینار کۆ ئەکەنەوە مانگی 1000 دینار ئەم مۆزەفانە لە یەکێ لە دائیرەکان بۆ چای و ئاو ئەڵێ نەفەری وا هەیە لەو مۆزەفانە ئەڵێ من 1000 دینارەکە نادەم
ئەڕوا دەمەنێتە مەخسەلەکە و ئاوی مەخسەلەکە خواڵێ بە دیناری 1000 نەبنەدە. کچ بەمانە مەدەن، خوشک بەمانە مەدەن. دەڵێ پیاوەکەم بە کەڵک نایە، ڕەزیلە، چروکە، بڕۆ لەگەڵیا لەبەر مناڵ، واز لە مناڵ بێنە، کچەکەت خوشکەکەت جوانە مەرگ مەکە. لەگەڵ ئامانە بژیت، ئەبێ چۆن بژیت؟ خوا نمونەیان زۆر نەکا لە کۆمەڵگادا. وەی بەڕاستی ئاوە کارەساتە، جۆرە کەسێکی ئاوامان هەیە لەناو کۆمەڵگا ئێمەدا دەژین. لحديثك صحيح مسلم ده بيغمري خواهد فرمي صلى الله عليه وسلم كفى بالمرء إثما أن يضيع من يقوت. بس بتاوان باري مروف بو خرابي مروف أم تاواني هبي بس وقيامتك أخوة غصبي لبقري أيش أويك مال من علىك خوي بزايا بدا ومسروف أنك مال من علىك احتياجي دسي خلق بن شايف أنا دسي خلق وبيت. سبحان الله چەند کەس دەناسن خۆشتان ئەو کەسانە هەندێکیان دەناسن خێزانەکەی ئەگەر بەرێ بۆ بازار بە سیارەکەی خۆی ئەڵێ پارەکەم بەرێ کرێکەم بەرێ خێزانی خۆی خێزانەکەی ئەبا بۆ ماڵ باوکی ئەڵێ کرێ سیارە خێزانەکەی ئەبا بۆ ماڵ خوشک و براکانی ئەڵێ کرێ سیارەکەم بەرێ کچ بەمانە مەدەن والله ئەوە حاڵی بوو دە مناڵی هەبوو لێ بسێن و قازانجتانە چونکە کچەکە دانیا خۆیە کوژێ یا خیانەتێکا لەگەڵ پیاوێترا پەیوەندی دروستەکە یا بە خەم و خەفەتەوە بە نەخۆشی و دەمرێت. سبحان الله ئینسان بچێ ماڵ خەزوری خۆی بڵێ ژنەکە پارەم بەرێ ژنەکە ئەمڕۆ دایک و باوکت براکانت داوەت کردووە ئەوەنەم پارە سەرف بە پارەکەم بەری ئەوانە هەن بەخوا زۆرن خوا نمونەیان زۆر نەکا. بەڕاستی ئەوە کارەساتی زۆر گەورەیە بۆیە دڵنیابە ئەگەر ژنەکەت ئاوەها بەخێو کرد ئەگەر زاواکەت ئابەم شێوەیە بوو لەگەڵ کچەکە و خوشکەکەتدا مەگەر خوا ڕەحمکە ئەگینا ژنەکە و کچەکە و خوشکەکەی تۆ بە سەلامەتی دەرناچێت خەڵکەی پارەی بۆ ڕژێنێ ناچار ئەو ژوازە پیاوەکەی خۆی دەهێنێ ئەگەر لە ژێری شەوە بێت. بۆیە بەڕاستی ئەمە کارەساتە بەسە بۆ تاوانباری مرۆڤ خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم کە ماڵ و مناڵەکەی بە زایە بدا و بە خەساری بدە چاویانە دەستی خەڵکەوە بێت. بۆیە ئینشاءالله ئاگاداری خۆمان بین بە ئیزنی خوا ئەو جۆرە کەسانە هەبوون بە هیچ جۆرێک ژنیان پێ مەدەن چونکە ئەوانە بەڕاستی شایستەی ئەوە نین کە ماڵ و مناڵ بەخێوکەن قابیلی ئەوە نین کە ژن و مناڵیان هەبێت چونکە ژن و مناڵیان داما و احتیاج و فەقیر. یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ربی خوا لە چروکی و ڕەزیلی و بەخیلی بەدوورمان کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح أدب مفردة هاتو خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم هر كسيك دو حديثي صحيحة بدو رواية أفرمي هر كسيك سيك چي هبه من كان له 3 بنات فصبر عليهن يؤيهن ويرحمهن وأطعمهن وكساهن وجبت له الجنة البتة. هر كسيك سيك چي هبه سيكتش نكر كتش صبر بقري لسريان يا خمري خواه فرمي صلى الله عليه وسلم مزگيني كي خوش بو دايكو باوكاني كخاواني كتشن أفرمي دالديان بدات لقل خويا بيان جيني رحميان بي بكات نكبي رحم بي برانبريان كرپرست نبي أخذكم القاية ما أويا قد نعلي كتشت نمري هرلا كر نمري قد نعلي خشكت نمري هرلا براد نمري أوكم القاية سقطي أمي لكاتك أو بعداشتي كتش بخيو كردنا هر کەسێک سێکچی هەبێ داڵدەیان بدات سەبر بگرێ لەسەریان ڕەحمیان پێ بکا بێ ڕەحم نەبێ بەرامبەریان و ئەطعەمەهن خواردنی باشیان بداتێ بەپێی گیرفان و مەسروف و پارەی خۆی بەپێی ئەو پارەی کە هەتە خواردنی باشیان بدەیتێ و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم وەکەساهن جلوبەرگی جوانیان بۆ بکڕێت هەیەتی جلوبەرگی جوان خێزانەکەت پارەت هەیە ڕۆشتی بۆ بازار چەند مەکسێکی بۆ بکە چەند جلێکی بۆ بکە بەڵام جلی شەرعی نەک پانتۆڵ
خزمەتیان بکە کچەکەت بە هەمان شێوە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم بەهەشتی بۆ واجب دەبێ و ئینسانە سێ کچی بە جوانی بەخێو کردووە خوای گەورە بەهەشتی بۆ واجب دەکات چوونە بەهەشت. سەحابەکان فەرمیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی ئەگەر کەسێک دوو کچی هەبێ فەرمی ئەگەر دوو کچیشی هەبێ خوا بەهەشتی بۆ واجبەکە. سەحابەکان دەفەرمون ئەگەر بمانوتایە یەک کچێکیش پێغەمبەری خوا دەیفەرموو سازەم یەک کچێکیشی بێ بەهەشتی بۆ واجب دەبێ بەڵام نەمانوتە پرسیارەمان نەکرد. ولا الرواية صحيحة كده فرمي كنا له حجابا من النار أود بنا بربستك بوي أو دايكو باوكل لآقري جهنم كواتا أقر بيت خوش برويت بهشتوا دايكو باوكي برس أقر بيت خوشا بربستو پرديك لنيوان تو آقري جهنم هبه خزمتك چكانت بجواني بك رحميان بيبك مصروفيان بك با کچت تێر و پڕ بێ با کوڕت تێر و پڕ بێ ئەوەندەی کە توانات هەیە دەوڵەمەنی وەکو فەقیر مەژی. بۆیە ئاگاداری خۆت بە ئینشاءڵڵا لەبەر ئەم دوو خاڵە بۆی بڕۆیتە بەهەشتەوە بۆی لە جەهەنەم پارێزراوی بە ئیزنی خوا مەسروفی ماڵ و مناڵەکەت بەجوانی بکە ئەو کاتە ئینشاءڵڵا خوا دەتخاتە بەهەشتەوە. کەواتە کاتێک کە تۆ شەو ڕۆژ خزمەتی مناڵەکانی خۆت دەکەی شتیان بۆ دەکڕی مەسروفیان دەکەی خواردنیان بۆ دەکڕی ئەشیان بۆ دەکڕی جلوبەرگیان بۆ دەکڕی وا نەزانی ئەمە شتێکی عادەتێک و عورف و عادەتێکە ئەمە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ. ئەو خزمەتکاریە ئەو خزمەتکاریە هۆکارێکە بۆ ڕزگاربوون لە ئاخری دۆزەخ. بەڵام خەڵکی وایە پارەی چاکی هەیە هەفتەی جارێ ئەگەر مریشک لێ بکڕێ بۆ ماڵ مناڵەکی نایکڕێت کاکە پارەم نییە پارەت نییە ئەوەی تۆ هەتە قەڵ بە 500 ملیۆن بە 100,000 ملیۆن ئەیکڕێ بە ملیارێک دینار ئەیکڕێ ئەڵێی نیمە خۆت وتت نیمە خوا بە درۆت ناخاتەوە بێگومان. وەڵا خەڵکی وا بوو زۆر دەوڵەمەند بوو ئەی بەخوا نیمە بۆخوا ئێستا سواڵەکەت بەخوا زۆر دەوڵەمەندێ گەورێش بوو خوا بە درۆی ناخاتەوە کەسانە ڕاستەکە نیەتی داماوە چکە ناتوانێ بیخوا. بۆیە ئینشاءڵڵا مناڵەکانی خۆت بەخێوکە بە جوانی ژن و مناڵت بەخێوکە بە ئیزنی خوا دەتخاتە بەهەشتە و لە جەهەنەم ڕزگارت دەکە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحات وفەرمووی ما أطعمت نفسك فهو لك صدقة وما أطعمت ولدك فهو لك صدقة وما أطعمت زوجك فهو لك صدقة. ئەوەی کە خۆت دەیخۆی ئەوەی کە مناڵەکەت کچ و کوڕەکەت دەیخوا ئەوەی کە خێزانەکەت دەیخوا خوای گەورە هەمووی بە خێر و سەدەقە و چاکەت بۆ تەنووسێت وەڵڵاهی هەمووی بە خێر و چاکە بۆ تەنووسێت. وەڵڵاهی مناڵەکەت ژنەکەت یەک پاروێ تیکەیە زیاتر بخوا خوای گەورە زیاتر خێر بۆ دەنووسێت. کەواتە وا نەزانی تۆ لەسەر سفرەی دانیشتوودان دەخۆی وەڵڵا ئەو هەموو خواردنەکەت دەخورێ خوای گەورە بۆ تۆی باوک یا بۆ تۆ دایک کە مەسروف دەکەی ئەوەی کە باوکو پیاوی نەماوە مناڵ و ژنانە دەڵێن خوای گەورە هەمووی بە خێر و سەدەقە و چاکە بۆ تەنووسێت. کەواتە مەسروفیان بکە خێر و سەدەقەیە زۆر گەورەیە گەورەترین خێر و سەدەقەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم گەورەترین بەخشین ئەوەیە کە بە ماڵ و مناڵی خۆتی ببەخشی بەڵام چاو لە فەقیریشەوە بێ. إمام ابن القيم رحمة الله عليه فرمي البخيل فقير لا يؤجر على فقره. إنساني تشروك الرزيل فقيرة هجارة بلام خواه پاداشتی ناداته ولا سر فقيركي أوي فقير بخواه پاداشتی گوری بداناو بس أم فقير بي وقت فقيرشي بوي لسر أو فقير داماوي خواه پاداشتی ناداته پاداشتی چاکی ناد بلکو محاسبه دکا لسری چونکه هیتی بلام نایخوات خلقی وادا زانم و تویتی 1000 دفتر زیاترم هيا بس والله دسنتي ناتشي لفيك ليبخو والله ناتوانم لما دعنك دوشش كبابي ليبخو دسنتي ناتشي ناتوانم زور هي انا عشتي اوادة بزانم واقعية بويا اقداري خما بي ان شاء الله لحديثك الصحيحة هاتو في غمري خوادة فرمي صلى الله عليه وسلم لروش قيامة اخواي قرمو حاسبي همو كسيدكات اوي كسرپرشتي مال منالي خوي كردوا اوي كسرپرشتي كومال خلقي كردوا دا صلاتي كي هي مسؤولياتي كي هي برپسياري كي هي اتو برپسياري كي مال بي اي خلق بي احفظ ذلك ام ضيعه خوا محاسبتك اوي كلتو برپرس بيت لبرانبريان اوي لجير دستا بوا
ئایا ئەوانت پاراست یا ئەوانت بە خەساردا و بەزایەدا محاسبە دەکرێت وەلی ئەمری ماڵ و مناڵی خۆتی مدیری وەزیری سەرۆکی دەسەڵاتداری هەر شتێکی لە قیامەت خوا محاسبەت دەکا لەسەر ئەو بەرپرسیارەتی کە هەتە ئایا چیت کوڕە بەرامبەر ماڵ و مناڵی خۆت بەرامبەر بەو کەسانی کە لە ژێردەستی تۆدایە باش بوویتە لەگەڵیانە یا خراپ خیانەتت لیان کردووە یا ڕاستگۆیی لەگەڵیانە بۆیە ئەوە حەقیقەت و ڕاستیەکە بەداخەوە تەماشا دەکەی ئەو کەسانی کە فەقیر و هەژارن ئەوە ئاساییە بە پێی توانای خۆیان دەژین بەڵام ئەو کەسانی کە هەیەە سبحان الله ماڵی دەناسیت خۆشتان دەزانن ئەڕۆیتە ماڵەکەی دەوڵەمەنە حاڵی زۆر باشە بەڵام سبحان الله سەیری فەرشەکەی ماڵەکەی ئەەکەی بەزەی پیا دێت سەیری جلوبەرگی مناڵەکانی ئەەکەی بەزەی پیا دێتەوە سەیری مەسروف و سفرە و خوانی دەکەی بەزەی پیا دێتەوە سەیری جلوبەرگەکەی خۆی دەکەی داماوە بەزەی پیا دێتەوە لە کاتێکە کوردوەتەنی تۆ بە پار هەڵەکێشی ئەمە لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکرێت تۆ هەتا خوا پێی خۆشە نیعمەتەکانت پێ بینێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کە خوا نیعمەتێکی پێت بەخشیوە پێی خۆشە خوای گەورە نیعمەتەکەت پێوە ببینێ بە خۆت و ماڵ و مناڵتەوە ئەمە تەواضع نییە پارێ چاکیە سارێکی شڕەی کڕیوە بۆتە خەم و خەفەت بخۆی ماڵ و مناڵ خانوویەکی شڕەی داناوە فەرشی کۆنەی ئەم و ئەو داخات ئەمە کارە ساتە با ئینشاءالله ئێمە وانە بین چونکە لە قیامەت خوا محاسبمان دەکات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیح مسلمدا ئادەمیزاد هە دەڵێ ماڵەکەم 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 سەروەتەکەم سامانەکەم ئەفەرمێ ماڵەکەی تۆ دەفەرمێ چی ماڵەکەی تۆ هیچ پارەی هیچ شتێکی تۆ نییە تەنها ئەمە نەبێت ماڵەکەم هیچ شتێک لەو ماڵە هی تۆ نییە ئیلا ئەمانە نەبێت یەکەم ئەفەرمێ وهل لك من مالك إلا ما أكلت فأفنيت مالكي تو أويك خواردوتو تياتشو خواردوتو كوتاي بياتو أما بشكل مالكي تو أو لبست فأفنيت ياخذ كتد جلو برد ولا برت عن كتد أي رزيوه فريت عن داوة أو لبست فأبليت رزيوه بخوي أو تصدقت فأمضيت ياخذ أو ماليتو أويك كدوتة تخير الصدقة يتبو من على كاني خوتا يا أبو خلقي فقير وجارة بريت كدو بقيامتي خوت أو مالك يتويا باقي كي كجيميني تونية بو زوايا بوك شكري خوتا بو خلقي ترى بويا أقداري خوت به لكوتاي دا ضليم من على كانتان أمانة لاي إيوه جنا كانتان أمانة لاي إيوه خزمتي عندكن والله خواي قوله حموي بجهاد بو يودنوسي بخير وبعداشت وصدقة بوتان النسي هر كيلو تماتر بكرة بوجن من على كي خود خواي قوله بخير وشاكو صدقة بوتان النسي بجهاد بوتان النسي لبينا وخواده أو قولتني خيرك خزمتي مال منالي خود كي احتياجي خلق نبن بياو أبي بياو بي مد بي تازه خيزاني تو لروي ناي ببراكي بلي بارنبري تازه لروي ناي بلي باو بارنبري باو چي دايتي بتو تو بياو بي برنبري وكو بياو بخيوي كي إن شاء الله بقى إمش بياو بين برامر مارجنو من علي خمان خدمت كاريان بين چونك باوكو دايك رتبه باوكو دايك أو كبستيوتي لبانشاني برتي لخدمت كدون خدمت كاري بليتو خدمت كاري بون من علي خود هر شي بلاي كتبي هر خدمت كاري يجنو من علي خودي دايكش خدمت كاري من علي خويتي كواتا بلاي إيمي دايكو باوك بريتي لخدمت كاري خدمتي كي جواني من على كاني خمان ممكن بو أوي هيج كسيك نيتريان کچەکەت هیچ کەسێ نێتە ڕێی بە خراپە کەسی خراپ دەڵێن بۆی ژنەکەت کەسی خراپ نێتە ڕێی ماڵت وێرانکە و ژنەکەشی وێران کات تا ئینشاءالله با بە خۆماندا بچینەوە ئاگامان لە ژن و مناڵەکانمان بێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات يا ربي خويا شفاء نخوشكان من بدي خواهيان اواني كفقير حاليان باشكي اواني كتشروك ورزير خواهيان هدايتيان بدي بتوان خزمتي جنو من علي خواهيان بكن يا ربي خواهي لتشروكي ورزيري كالصفة منافقة يا ربي خواهي بمان باريزي يا ربي خواهي آخر من بخير بقيري نرجو رجوع عبادت ما لي قبول كي باراني برحمت ما زياتر بو باريني يا رب العالمين خواهيان لم مسلمانان خوش ببهشتي بانو بريني عن شادك لآقري دوزخ بدوريان ك
خوایگان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، خوایگان لە زوڵمی زاڵمەکان بانپارێزی یا رب العالمین. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.